بەانی هەموو لایەکتان باش، هەموو لایەکتان بەخێر بێن. پاش سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەریتانیا لە مانگی 4 ساڵی 2022 و دیداری لەگەڵ بەڕێز سەرۆکوەزیرانی بەریتانیا و وەزارەتە پەیوەندیدار و جیاوازەکان کە لەوێ ئەنجام درا و ئەو هەماهەنگی و هاوکاریەی کە لە نێوان هەردوو لە هەبوو، ئێمە لە وەزارەتی پەروەردەوەی کە پەیوەندیدارە بە وەزارەتەکەمانەوە لەم بوارە پێشەنگین لە فۆڵۆپکردنی بەرنامەی سەردانەکە و هەروەها ئەو تەوەرە گشتیانەی کە دانرابوون بۆ کارکردنی هەماهەنگی لە نێوان هەردوو لایەنە. لە نێویشاندا ئەمڕۆ یاداشتێکی لەکتێگەشتن لە نێوان وەزارەتی پەروەردەی حکوومەتی هەرێمی کوردستان و هەروەها دامەزراوەی جمس بە ئامادەبوونی برای بەڕێزمان کاک سەفیندزەی و هەروەها بەڕێز کۆنسوڵی گشتی بەریتانیا واژۆکرا کە بۆ ڕاهێنانی مامۆستایانە و هەروەها بۆ بنیادنانی تواناکانەوە لەگەڵەوەشدا 4 زەمالە بە شێوەیەکی فەرمی لەلایەن زانکۆکانی بەریتانیا دابین کراوە لەلایەن دامەزراوەی جیمسەوە بۆ ئەوەی کە مامۆستایانی هەرێمی کوردستان بتوانن لە قۆناغی ماستەر و دکتۆرا لەو پسپۆڕیانەی کە ئێمە پێویستمان پێیەتی خوێندنی ماستەر و دکتۆرا تەواو بکەن. ئەمەش کارێکی گرنگە و جێگەی دەستخۆشیە. ئێمە ئەم یاداشتی یەکتێگەیشتنە وەکو درێژکراوەی سەردانی جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان بۆ بەریتانیا دەبینین و لە چوارچێوەی هێڵە گشتیەکانی ئەو سەردانە ئەمڕۆ یاداشتەمان لە نێوان هەردوو لا واژۆ کردووە. سوپاسی پشتیوانی هەموو لایەنانە ئەکەین و لەناو حکوومەتی هەرێمی کوردستانیش هەموو ئەو بەڕێزانەی کە معنین بە بەدواداچوون لە سەر ئەنجامی سەردانەکە و بەتایبەت برای بەڕێزمان کاک سەفیندزەی و هەروەها بەڕێز کۆنسوڵی گشتی بەریتانیا جمس هاوکاریی گرنگی وەزارەتی پەروەردەکە لە ڕاهێنان ئەم خطوەیەکی استراتیجیە بۆ ئەوەی کە ماوەیەکی درێژە لایەنێکی دەرەوەی هەرێمی کوردستان هاوبەشی نەکردوین لە ڕاهێنانی مامۆستایان بە سوودوەرگرتن لە ئەزمموی ماستەر ترێنینەکان لە یونیڤرسیتی ئۆف لەندەن، یونیڤرسیتی سیتی ئەنگلز، کامبریج یونیڤرسیتی ئێمە دەتوانین پێکەوە کاری گرنگ ئەنجام بدەین بۆ ڕاهێنانی مامۆستایانمان و دەمەوێت بڵێم لە قۆناغی یەکەم پاش ئەم یاداشتی یەکتێگەیشتنە لە 26 حەوت هەنگاوی یەکەم دەست پێکا بە هاتنی باشترین ڕاهێنەرانی مامۆستایان کە لە هەموو پارێزگاکانی کوردستان وەکو قۆناغی یەکەم بۆ 500 مامۆستا ئەنجامەدرێ بۆ بەرزکردنەوەی تواناکانیان و لەو بوارانەشی کە ئێمە پێویستمانە لە وەزارەتی پەروەردە هەمانجانە بەردەوامە بێ. ئەم یاداشتی یەکتێگەیشتنە تەنها بۆ ڕایەنانی ژمارەیەکی دیاریکراوی مامۆستایان نییە، بەڵکو پرۆگرامێکی درێژخایانە بێ لە نێوان وەزارەتی پەروەردە و جمس و لە نێوان دامەزراوەکان لە بەریتانیا بۆ ئەوەی کە هەماهەنگ و هاوکار بن لە بەرزکردنەوەی توانای مامۆستایانمان. پێشکەوتنی هەر سیستەمێکی پەروەردەش لەوە دەست پێکا کە گرنگی بدەیت بە توانا و کارامەیی مامۆستاکانی. لەبەرەوە لە ئەنجامی درکپێکردنی ضرورەتی بەرزکردنەوەی ئاست و توانا و لێهاتووی مامۆستایانی کوردستان ئەم یاداشتی یەکتێگەیشتنە واژۆ کراوە کە بەشێک بووە لەو سەردانەی کە جەنابی سەرۆکی حکوومەتی هەرێمی کوردستان لە دیداری لەگەڵ بەرپرسانی بەریتانیا و بە تایبەتیش بەڕێز وەزیری پەروەردەی بەریتانیا ئاماژەی پێداوە.